مەرجەکانی یەکێتی بۆ ئازادکردنی ئاتا سەراوی چین. دۆسیەکەی سەراوی تا سزای 5 ساڵ زیندانی دەڕوات. زانیاری گرنگ لەسەر دۆسیەی ئاتا سەراوی لە زیندانەوە. زیاتر لە 3 هەفتەیە ئاتا سەراوی ئەندامی پێشووی سەرکردایەتی یەکێتی لالایەن یەکێتیەوە دەستگیر کراوە. ئاتا سەراوی دوای چەند مانگێک لە تەقینەوەی ئۆتۆمبیلەکەی لە گەڕەکەی سەرچناری سلێمانی کۆتایی مانگی ڕابردوو لە کاتی گەڕانەوەی لە فڕۆکەخانەی سلێمانی دەستگیر کرا. بەپێی قسەی کەسە نزیکەکانی ئاتا سەراوی لە زیندانێکی قەڵاچوالان دەستگیر کراوە و چەند جارێک خێزان و کەسە نزیکەکانی سەردانیان کردووە. سەراوی سەرجەم ئەو تۆمەتانەی ڕەت کردوتەوە کە گوایە خۆی لە پشتی تەقانەوەی ئۆتۆمبیلەکەیەوە بوو بێت. با پێی زانیاریەکان کەسوکاری سەراوی داوای بینینی قوبات تاڵەبانی و بافڵ تاڵەبانیان کردووە، بەڵام لەبری ئەوان بەرپرسێکی باڵای دەستگای ئاسایش دیداری لەگەڵ کردوون و پێیوتون بەڵگەکان دژی ئاتا سەراوی. لایەکی ترەوە کەسێکی نزیکی ئاتا سەراوی دەڵێت بە ناڕاستەوخۆ پێی وتراوە ئەگەر راپۆرتی لیژنەی لێکۆڵینەوە قبول بکات ئەگەری هەیە سزا و مادە یاسایەکەی سووک بکرێت بە جۆرێک شمولی کەفالەت و ئازادکردن بکات. وتیشی پێیان وتراوە دەبێت ناکە سوکارەکەی و ناخودی سەراویش لێدوان و قسە بۆ میدیاکان نەکەن. ئەو کەسە نزیکەی سەراوی دەشڵێت ئەم قسانەیان لەلایەن چەند بەرپرسێکی کۆنی یەکێتیەوە پێوتراوە کە سەرقاڵی نێوەندگیرین، بەڵام کە سوکارەکەی وەک قسە و مەرج و داوای یەکێتی وەری دەگرن. دەشڵێت مەرجی ئازادکردنەکەی بەم جۆرە بۆ خۆی بەڵگەیە لەسەر بێتاوانی ئاتا سەراوی و بە ئامانجگرتنی. سەرچاوەکە دەشڵێت لە هەموو حاڵەتەکاندا ئاتا سەراوی راپۆرتی لیژنەی لێکۆڵینەوە ڕەت دەکاتەوە، چونکە خودی خۆیان تۆمەتبار کردووە بە تەقانەوەی ئۆتۆمبیلەکەی. بە پێی زانیاریەکانی تیواریش ئەو مادەی ئاتا سەراوی پێدەستگیر کراوە سزاکەی لە 5 ساڵ زیندانی زیاترە. نزیکەکانی سەراوی دەڵێن هەموو هەوڵێک دەدەن کێشەکە چارەسەر بکرێت و سەرکردە کۆنەکانی یەکێتی و جافەکان لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکەدان. بە پێچەوانەوە بۆ یەکێتی باش نابێت ئاتا سەراوی لە زینداندا بێت.